لە هەفتەی دێمی خولی یانە نایابەکانی کوردستان شەقڵاوە میوانداری برایەتی کرد. شەقڵاوە بە ئامانجی دوورکەوتنەوە لە ڕیزبەندی کۆتایی و برایەتیش بە ئامانجی نزیکبوونەوەی لە ڕیزبەندی پێشەوەی خولەکە یاریان دەکرد. شەقڵاوە بەم هێرشە هەڕەشەی لە گۆڵی میوانەکەی کرد، بەڵام عەبدوڵڵا حەمەدی گۆڵپارێز زیرەکانە تۆپەکەی دوورخستەوە. لە خولەکی 19 برایەتی گورزی خۆی وەشاند و گۆڵی یەکەمی لە ڕێگەی عەبدوڵڵا خەلیلەوە تۆمار کرد. شەقڵاوە هەڕەشەکانی چر کردەوە بۆ سەر گۆڵی برایەتی، بەڵام نەیتوانی بە گۆڵ بگات و نیوەی یەکەم لە بەرژەوەندی برایەتی بە کۆتایی هات. ئالان سەعدوڵڵا نزیک بوو لەوەی ئەنجامەکە گەورەتر بکات، بەڵام تۆپ ڕێگەی گۆڵی نەگرت. شەقڵاوە لە ڕێگەی تۆپە جێگیرەکانەوە هێرشی دەکردە سەر میوانەکەی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە. برایەتی زەنگی گۆڵی دووەمی لێدا و لە خولەکی 75 دانا کامەران گۆڵی خاوەن ماڵی هەژاند. دوای تێپەڕبوونی تەنها دوو خولەک عەبدوڵڵا خەلیل گۆڵی دووەمی خۆی و سێەمی برایەتی تۆمار کرد. یانەی شەقڵاوە هەوڵی زۆریدا بۆ کەمکردنەوەی جیاوازیەکە، بەڵام لە هیچ کام لە هێرشەکانی سەرکەوتوو نەبوو. لە کۆتا خولەکەکانی یاریەکەش ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی برایەتی هەژمار کرد و دانا کامەران سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵی چوارەمی برایەتی تۆمار کرد و کۆتایی بە کەرنەڤاڵی گۆڵەکان هێنا. یانی شەقڵاو بەرە و ئاستەشی زۆر خراپ ئەڕواتن، یعنی هەم لە ڕووی دەرونیوە هەم لە ڕووی یعنی یاریزانەکان، یعنی نازام ئەمە وەکو خۆم یعنی بەڕاستی کە سەیری یاریەکە یەکەم تەماشای یاریزانەکانەکەمێ لەو پەڕی لە دای دەرونێشی زۆر خراپدانا، یعنی ئەمە ئەوڕۆ بڕوان وابوو کە ئەمڕۆ ئەو سێ خاڵە بەدەست بین بەڕاستی، بەس کە نەماتانی یعنی بەڕاستی دەبی ئیدارەی نادی کە یەکەم کەس بەخۆم کە وەکو سەرپەرشتای تۆپیمە دەبی گۆڕانکارێکی ڕیشەی بکەین ئەجە لە هەر شوێنێکی بیتن. جێمی دووەم بە تەکتیکێکی جیاواز یاریمان کرد، هەرچەندە گۆلێکمان هەبوو بەڵام ئەم جارە جیاواز یاریەکانتر نەخشاینەوە بە پێچەوانەوە بە زەخت یاریمان کرد. ئەوەش ڕنگدانەوەی باشی بەخۆی بینی بە بەرچای هەمووشتانەوە توانیمان ئەو هەجمە مرتەدانە با بڵێن بخۆژینەوە گۆلی باش تۆمار بکەین. دوای ئەم یاریەش یانەی برایەتی بە کۆکردنەوەی 13 خاڵ بە شێوەیەکی کاتی لە پلەی چوارەم دەبینرێت، هەرچی یانەی شەقڵاوەشە بە کۆکردنەوەی تەنها 4 خاڵ لە کۆتایی ڕیزبەندیەکە دێت.